تاکو ئێستا ئەو ئادانە هەموو شتە قانونیەکانی تەواو بووە لە شارەوانی یعنی خەریتە هەموو ژمارەمان وەرگرتووە بەس نازانم تاکو ئێستا ئەو ئادانە بۆ جێبەجێ نەکراوە داواکاری لەلایەنی پەیوەندیدار یعنی بە دەسوونەکی جدیمان بۆ بکەن چیدی ئەو دەستی دەستێن پێ نەکرێت خەرچی بنەماڵی سەربەرزی شەهیدان هەر چاوەڕێنە هەر ئەوڕۆ ناسبەی ئەگەر بزانێت بۆمان دەربچین هەر سوپاسیانەکەین ئەگە بۆمان دەرناچی با بە دەسوونەکی جدیمان لۆ بکەن چونکە هیچ کەسێک لە بنەماڵی سەربەرزی شەهیدان مەغدوورتر ماروێرانتر نەبوو هەموو خوێنیان ڕێشتووە هەمویان کەسوکاری سەربەرزن پێویست ناکەمە بێست نوعی وەسپی دۆڵی ئاکۆیان بکەین کە یعنی چ خوێنێکیان ڕێشتووە داواکاری لە ئەوانی یعنی ئەو شتە قانونیان لە بەدەستیان بۆمان جێبەجێ بکەن بەخوا عیز بەکەش بەڵێ ئەوش کەم تەرخەمە چونکە ئەوانیش ئەمە جێگری سەرش حکوومەتمان هەیە تیمی حکوومەتمان هەیە لە هەرێم ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان داواکاری لەوانیش یعنی هەوڵەشی بە جدیمان هەوڵی جدیمان بۆ بدەم بزانم چارەسەری ئەو مۆزوع لە شوێندەرەیە لە ساڵی 2010 حکوومەتی هەرێمی کوردستان دیارە 164 پارچە زەوی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان تەرخان کردووە بەڵام ئەو شوێنێک نەخشەکەی لێدانراوە لەو کاتی دیارە زەویەکان کێشەی مڵکداریان هەیە لەگەڵ خەڵکەکە و بۆیە هەتا وەکو ئێستا نەتوانراوە ئەو خەڵکە قەرەبوو بکرێتەوە چونکی مستەمسەکاتی ڕسمیان نییە بەڵام لە ڕووی عشایری و مڵکداریەوە خەڵکەکە بەی خۆیان دەزانن و نەتوانراوە نەخشەکە لەوە ئیسقات بکرێت و بتوانین ئەو خەڵکە قەرەبوو بکەینەوە لەوێندر سەبارەت بە شارەوانیمان هەتا ئێستا ئێمە هەوڵی نوێمان نەداوە لەبەرەوەی زەوی پێویستمان لەبەردەست نییە لە ڕواندز نەک بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان بەڵکو جاروواهەیە ئێمە دوو پارچە زەوی قەرەبوومان هەیە شوێنمان نەماوە نەخشە لێ دابنین و تۆبۆگرافیای ڕواندز وا ڕێککەوتووەکە ئەتوانین برین قفل بووە